ڕۆژتان باش بینەران و بیسەرانەی کوردستان 24 پرۆگرامە جوان و ڕەنگینەکەی ڕۆژ باش ئەمڕۆژ هاتمۆلاتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ڕۆژ باش بێگومان ئێمە لەم بەرنمەیەدا گرنگی دەدەین بەو کار و چالاکیە یاخود بەو بابەتانەی کە بابەتی ڕۆژن یاخود چەندین کەس هەڵدەسن لە ڕۆژێکدا بە کار و چالاکی هوەری بێ ڕۆشنبیری یاخود تەندروستی بێت خزمەتی کۆمەڵگە و چین و توێژێکی پێ بکەن بۆیە ئێمە لە بیریان ناکەین و لە نزیکەوە ئێوە ئاشنا دەکەین بە هەموو ئەو کار و چالاکیانەی ئەو گروپانەیە خود ئەو لایەنانەی کە چالاکیەکانی ڕۆژ بەڕێوە دەبن و پەیوەستیەکان بە ژیانی ڕۆژێنەی هاوڵاتیانەوە و خزمەتی هاوڵاتیان پێ دەکەن. بەڵام لە ناوەڕۆکی پرۆگرامەکە زیاتر باز لەسەر تەوەری پرۆگرامەکە دەکەین یاخود باز لەو بابەتانە دەکەین. سەرەتا بە کورتێک لە هەواڵە ناوخۆی و ناوچێ و جیهانیەکانیش دەست پێ دەکەم. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان دانیشتنی ژمارە 11 خولی پاییزەی ساڵی دووەم ئەنجام دەدات و بەپێی کارنامەی کۆبوونەوەکە پەرلەمان پێشنیازە یاسای پەروەردە و خوێندن و هەمواری یەکەمی زانکۆ تایبەتەکان لە هەرێمی کوردستان تاوتوێ دەکات. بڕیاریشە ژمارەیەک وەزیری حکوومەت لە کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان بەشداری بکەن. دوو خاڵی دیکە لە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدرال لە شەنگال جێبەجێکران. دوو خاڵی دیکە لە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدرال تایبەت بە ئاساییکردنەوەی دۆخی شەنگال جێبەجێکران کە ئاڵای هێزە ناشەرعیەکان بوو لەسەر بارەگاکانیان هێندرایە خوارەوە و هەروەها 4 لیوای پۆلیسی فیدرالی لە شەنگال جێگیر کران. فارس سەگڤان جێگیری بەرپرسی هێزی پاراستنی ئێزید خان بە کوردستان 24 ڕاگەیاند هیوادارن ئەو ڕێکەوتنە بە تەواوی جێبەجێ بکرێت و لە بەرژەوەندی ئێزیدیەکان بێت. سەرۆک وەزیرانی عێراق چەند لایەنێک بە نانەوەی پشێوی لە ناسریە تۆمەتبار دەکات. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق ڕای دەگەێنێت چەند لایەنێک هەوڵی دروستکردنی ئاڵۆزی و پشێوی لە پارێزگای ناسریە دەدەن و دەژڵێت ئەو شارە لە دۆخێکی نەئاساییدایە. کازمی داواشی لە خۆپیشاندەران کرد ئارام ببنەوە چونکە حکوومەت دەرئاسای سەحری نییە هەموو کێشەکان چارەسەر بکات و داواکاریەکان جێبەجێ بکات. هێزەکانی تورکیا سنووری عین عیسا ڕێگەی نێودەوڵەتی ئەم4یان تۆپباران کرد. میدیاکانی سەر بە هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا بڵاویان کردەوە سوپای تورکیا گروپە چەکدارەکانی سەر بە ئەو وڵاتە کەمپی ئاوارەکان و شارۆچکەی عین عیسا و ڕێگەی نێودەوڵەتی ئەم4یان لە ڕۆژئاوای کوردستان تۆپباران کرد. ئاماژەی بۆش کردەوە فڕۆکە جەنگیەکانیش لە ئاسمانەوە چاودێری ئۆپراسیۆنەکەیان کرد. بەڵام میدیاکانی هەسەدا باسییان لە زیانەکانی ئەو ئۆپراسیۆنە نەکردووە. سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕەوانەی نەخۆشخانە کرا. نووسینگەی ڕاگەاندنی جۆ بایدن سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا ڕایگەیاند جۆ بایدن لە کاتی یاریکردن لەگەڵ سەگەکەی ئازار بە قاچی گەیشتووە و وەرگەڕاوە. ئاماژەی بۆوەش کردووە تەندروستی جۆ بایدن باشە و هەموو پشکنینەکانی بۆ ئەنجام درراوە و هیچ مەترسێک لەسەر ژیانی نییە. کورتەیە لە هەواڵە ناوخۆی گیانەکانم پێشکەشکردن ئێستش ناوەڕۆکی پرۆگرام دەست پێ دەکەین. ئێمە هەوڵ دەدەین لە سەرەتای ناوەڕۆکی پرۆگرامەکە زیاتر بە کارێکی هوەری یاخود بە سروشتی کوردستان بێ دەست پێ بکەین. وەک چەند ڕۆژی داهاتوو چەند ڕۆژی ڕابردوو کە بە میوزیک یاخود بە گۆرانی هونەرمەندێک دەستمان پێکردو ئەمڕۆژ بە هەمان شێوە باسی واکەین کە هونەرمەندان و میوزیسیانان هەڵمەتێکی خوێنبەخشینیان ڕاگەیاندووە کە ئەوان جیا لە هونەرەکەیان هەوڵ دەدەن لە ڕێگەکاری خۆبەخشیشەوە چەندین چالاکی بکەن و چەندین بوتڵ خوێنیان بەخشیوە. میوزیسیان سەید ئەحمەد ڕەواندزی کە یەکێک بوو لەو هونەرمەندانی کە بەشدار بووە لە هەڵمەتەکەڵێت بەو پێی بەخشینی بوتڵێک خوێن ژیانی کەسێکی دیکە ڕزگارەکات کەواتە بە مرۆڤایەتی بنوێنین و ژیانی ئەو کەسانە ڕزگار بکەین.
30 ساڵ کار و بەرهەمی هونەری و خزمەتی هونەر و مۆزیکی کوردی لە شوێنێکی جیاواز و لە کارێکی جیاواز نەموزیک دەژەنێت و نەکارێکی هونەریش دەکات بەڵکو بۆ ڕزگارکردنی ژیانی کەسێک لێرەیە و خوێن دەبەخشێت. هونەرمەند سەید ئەحمەد ڕەواندوزی موزیکژنە ئەو پەیامێکی هەیە و دەڵێت بە بوتڵێ خوێن ژیانی کەسێک ڕزگارەکەین و مرۆڤ دۆستی دەچێنین. بۆ هەموو ئەو کەسانێک کە نەخۆشن یاخود بڵێن نەخۆشی تالاسیما و نەخۆشی مزمینیان هەیە لە ژیان ئێمە بەڕاستی وەکو هەرمەندان وەکو هاوکار وەکو بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەر کە هاتوین لێرە هاوکار بین بۆ ئەم گروپە چۆن بتوانین وەکو هونەرمەندان خوێنی خۆمان بەخشین بۆ هەموو ئەو کەسانێک کە نەخۆشی تالاسیما و شێرپەنجە و نەخۆشی مزمینیان هەیە بەڕاستی داوە لە هەموو ئەو کەسانش دەکەم کە وەکو شتێکی بڵێن نەریتێکی مرۆڤانە بێن لێرە خوێنی خۆیان ببەخشن. مۆمی دووبارە ژیانەوەیان داگیرساند و بەڵێنیاندا ژیان ببەخشنەوە بۆ کەسانەی کە پێویستیان بە خوێنی ئەوانە و هەڵمەتەکە بۆ ماوەی 1 مانگ لەلایەن هونەرمەندان و ڕۆشنبیرانەوە بەردەوام دەبێت. قورتارکردن و با بڵێن نەهامەتی ئازیزێک کە ئێمە بتوانین لە ڕێگای ئەو خوێنەوە ئەو ئازیزە شیفایەک یاخود تاقەیەک یاخود چالاکیەکانی لە ژیان بەردەوام بکە. ئێمە دەبینین ڕۆژانە خەڵکانێک یاخود چەند نەخۆشیەکەن پێویستیان بە خوێنە بۆیە هونەرمەندان و ڕۆشنبیران هەمیشە لە خەم و ئازارەکانی ئەو کەسانە بوونە کە پێویستیان بە بەتاقەی ئێمە هەیە بە پێویستیان بە خوێنی ئێمە هەیە پێویستیان بە تەنمیەی ئێمە هەیە بۆیە من لێرەوە ڕای دەگەێنم بۆ سەرجەم ئازیزان و ڕۆشنبیران و هونەرمەندان و خەڵکی شاری هەولێر کە لەم هەڵمەتە بەشدار بن کە بۆ ماوەیەک بەردەوام دەبێت. بەڕێوەبەرایەتی بانکی خوێن داوا لە وڵاتیانی خوێن بەخشان دەکات کە بەردەوام بن لە بەخشینی خوێن لە پێنا و پڕکردنەوەی و پێویستیانەی ئێستا هەیە بۆ خوێن لەلایەن توشبوانی تالاسیمیا و شێرپەنجەوە. بە بەردەوامی بە پیل بانگەوازی ئێمە هاتوون و هەر کاتێک کەوا پێویستمان بە خوێن بێت و داوای ئەنجامدانی هەڵمەتی خوێنبەخشینمان کردبێت زۆر بەگەرمی پێشوازیان لە بانگەوازی ئێمە کردووە و خوێنیان بەخشی و توانیوانەکەەوە ڕەسیدی خوێن لە بانکی خوێنی هەولێر بەرز بکەنەوە و ئەو نەخۆشانەی پێویستیان بە خوێنە بێبەش نەبن لە خوێن و پێکاتەکان. ڕۆژانە نزیکەی 200 خوێن بەخش سەردانی بانکی خوێن دەکەن بۆ بەخشینی خوێن و لە دوای بانگەوازی بەڕێوەبەرایەتیەکەشەوە بۆ بەخشینی خوێن خەڵکانێکی زۆر دەچن لە پێنا و ڕزگارکردنی ژیانی کەسێک خوێن دەبەخشن. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر. بێگومان هونەرمەندان جیا لە کار و پیشەکی خۆیان یاخود پێشکەشکردنی هونەرەکەیان هەمیشە لە خەمی کۆمەڵگەدابوون بە پێشکەشکردنی گیانی خۆشیان بێت وەکو بینیمان دەستخۆشی بۆ هونەرمەندان. ئەزانین هەر کاتێک دۆخێک ڕووبکاتە هەرێمی کوردستان هیچ کات هیچ و توێژێکی کۆمەڵگا لێ بێخەم نابێت و خۆ ئامادە ئەکەن بۆی کە بەرەنگاری ئەو دۆخە ببنەوە جاهێزی پێشمەرگە بێت یاخود کەرتی تەندروستی بێت یاخود مامۆستایان بن بە پەروەردە و فێرکردن بێت یاخود بە خزمەتگوزاری تەندروستی بێت لەلایەن کەرتی تەندروستیەوە بێخەمنین و هەمیشە هەوڵەدەن ئەو بۆشایە یاخود ئەو دۆخەی کە هاتوۆتە سەر هەرێمی کوردستان تێپەڕێنن. بۆیە کاتێک کە کۆرۆنا سەری هەڵدا چەندین گروپمان بینی چەندین گەنجمان بینی کە توانیان لە ڕێگەی کاری خۆبەخشیەوە یارمەتی توشوان بدەن و چارەسەر بدۆزنەوە. لە قۆناغی یەکەمی پرۆژەی خزمەتگوزاری تەندروستی بە بەرامبەر چارەسەر بۆ زیاتر لە 10,000 نەخۆش لە سەرتاسەری هەرێمی کوردستان لە ماڵەوە کرا. ئەم جارە لە ڕێگەی نزیکەی 50 تیمەوە خزمەتگوزاری بێ بەرامبەر لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ توشبوانی کۆرۆنا ئەنجام درا کە زیاتر لە 50 تیم باسم کرد. ئەم جارە گروپەکان زۆر گەورەتر بوون و کاریان لەوە کرد کە بتوانن لە ماڵەوە چارەسەر بۆ ئەو نەخۆشانە بدۆزنەوە. بۆیە ئەمڕۆ ئێمە زیاتر باز لەو کارانی ئەوان دەکەین بزانین بە چ شێوەزێک بووە و ئەوان ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەبووە ئەو کەسانی کە
نەیانتوانیوە بچنە نەخۆشخانەکان ئەو تیمانە چۆن بەسەریان کردوونەتەوە من میوانداری بەڕێز ئەنەس هاوارم کردووە کە سەرپەرشتیاری پرۆژەی خزمەتگوزاری تەندروستی بە بەرامبەرە یاخود فاسکێر کە تاوتوی بابەتەکەکەین. بەخێر هاتی کاکەنەس ڕۆژت باش زۆر سپاس بەخێر هاتی. سەرەتا بە کورتی باسێکی تیمەکانی خۆتمان بۆ خۆتانمان بۆ بکە چۆن دەستان پێکرد چۆن بڕیارتاندا ئەم کارە بکەن. سەرەتا دەمەوێت باسی فاسکەیر بکەم کە فاسکەیر چییە؟ فاسکەیر پرۆژەیەکی خزمەتگوزاری تەندروستیە لە پێناو چارەسەرکردنی هاوڵاتیان و ئەنجامدانی پشکنین بە خۆڕایی بۆ هاوڵاتیان. سەرەتای دەستپێکردنی فاسکەیر لەو کاتەوە سەری هەڵدا کە بە تایبەتی لە کاتی کەڕەنتینە و لە کاتی بەرزبوونەوەی ژماری توشبوانی کۆڕۆنادا هاوڵاتێکی زۆر ڕووی لە نەخۆشخانەکان و لە ناوەندە حکومیەکان دەکرد لە پێناو ئەنجامدانی پشکنین لە بۆ کۆڕۆنا و هەروەها لە پێناو ئەنجامدانی چارەسەری پێویست بۆ توشبوانی نەخۆشی کۆڕۆنا. بۆیە بە پێویستمان زانی کە خزمەتگوزاریەکی تەندروستی هەبێت کە ئەو لۆدە زۆرە لەسەر ناوەندە حکومیەکان لەسەر نەخۆشخانەکان کەم بکاتەوە. هەر لەو کاتەوەش فاسکەیر سەری هەڵدا لە ماوەی ئەمە لە ماوەی 1 مانگدا زیاتر لە 10,000 نەخۆش چارەسەر کران و دوای ئەوەش بۆ ماوەی 2 مانگ لە دهۆک بەردەوام بوون تیمەکانمان و توانیان زیاتر لە 8500 کەیس ببین و چارەسەریان بۆ بکەن. لەو بارودۆخی ئێستادا وەکو ئەوەی کە بەردەوام ژماری توشبوانی کۆڕۆنا ڕووی لە زیاد بوونە دووبارە هەستمان کردەوە کە پێویستیەک هەیە بۆ ئەنجامدانی خزمەتگوزاری فاسکەیر بۆیە دووبارە ئێمە بڕیارماندا کە دەست پێ بکەینەوە و ئێمە لە سەرەتای مانجی 11ەوە فاسکەیرمان دەست پێ کردەوە زیاتر لە 50 تیم وەکو ئاماژەت پێدا لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە ئیدارەکان لە هەڵەبجە لە کۆیە لە سۆران لە ڕاپەڕین لە گەرمیان تیمەکانمان لە فاسکەیر لەو شوێنانە بەردەستن و تەنانەت لە گوند و لە شار و شارۆچکە و ناحیەکان بەردەستن و هاوڵاتیان ئەوانی کە نەخۆشن دەتوانن پەیوەندی بکەن و چارەسەر و پشکنینیان لەلایەن تیمەکانمانەوە پێدەدرێت. بەڵێ کاگەنەس باسی وت کرد کە قۆناغی یەکەمتان زیاتر لە 10,000 کەستان چارەسەر کردو یا خودوانێت توش بوون و نەخۆش بوون. چەند تیم ئەو کارەتان کرد ینی چەند تیم بوون کاتە؟ ئێمە ئەو کات زیاتر لە 20 تیم بووین لە سنتەری شارەکان بێگومان لە هەولێر و لە سلێمانی و لە دهۆک زیاتر کارەکانمان دەکرد و وەکو فاسکەیر بەردەوام بووین. بەڵام ئەو جارەکە لە قۆناغی دومی فاسکەیر دەستمان پێکردەوە تیمەکانمان بێگومان زیاتر کرد بووە بە زیاتر لە 50 تیم و هەروەها ویستمان کە دەستمان بگات بە شارۆچکەکان بە ناحیەکان بە گوندەکان بۆیە ئێستا فاسکەیر لە شارۆچکەکان لە ناحیەکان لە گوندەکان بەردەوام تیمەکان دەرچوونیان هەیە و نەخۆشەکان ئەوانەی کە پێویستیان بە چارەسەر هەیە پێویستیان بە پشکنین هەیە ئێمە تیمەکان پزیشک و پەرستارەکان دەڕۆنە لایەن و لە ماڵەوە بە خۆڕایی سەرجەم ئەو پشکنین و چارەسەریانیان بۆ ئەنجام دەدەن. کەواتە توانن بڵێن قۆناغەکانی چارەسەرکردن یاخود قۆناغەکانی فاسکەر ئێستا لە بەردەوامیدا و لە فراوانبوونیشدا تیمەکانتان؟ بەڵێ بێگومان ئێمە ئێستا بەردەوام تیمەکانمان ڕۆژانە ئەو هاوڵاتیانی کە پەیوەندی دەکەن دەچنە لایەن و لە ماڵەوە بە خۆڕایی ئەوەی کە پێویستە بۆیان هەم لە پشکنین هەم لە چارەسەری پێویست بۆیان دەنووسن و پێیان دەدەن و ئێمە وەکو فاسکەیر بەڕاستی تا ئێستا دامان ناوە و پلانمان وایە کە تاماوەی 2 مانگی تر بەردەوام بین و دەمانوێت لە ماوەی ئەو 2 مانگە هەڵسەنگاندن بۆ بارودۆخەکە بکەین ئەگەر زانیمان پێویستی بەوەیە کە فاسکەیر بەردەوام بێت ئەوە بێگومان فاسکەیریش بۆ خزمەتی هاوڵاتیان بەردەوام دەبێت. ئینشاءالله ئێوە هەر بەردەوام بن بەڵام هیچ دۆخێک پێویست بۆ ناکات. کاک ئەنەس کێن ئەو نەخۆشانە یاخود چ جۆرە نەخۆشێکن کە زیاتر سوودمەند بوون لە خزمەتگوزاریەکانی ئێوە؟ بە پلەیەک دەتوانم بڵێم توشبوانی نەخۆشی کۆڕۆنا بە تایبەتی لەو ماوەی ئێستادا سوودێکی زۆریان لە خزمەتگوزاریەکانی فاسکەیر وەرگرتووە. تیمەکانمان کە دەچنە لایەن پشکنینە پێویستەکان بۆ نمونە پەستانی خوێنە تێکڕای لێدانی دڵا ڕێژەی شەکرە لە خوێن و هەروەها ڕێژەی ئۆکسزیینە هەموو ئەوانیان بۆ ئەنجام دەدەن بۆ ئەوەی چاودێری دۆخی تەندروستی ئەو نەخۆشە بکەن کە ئایا تا چەند لەگەڵ نیشانەکانی کۆڕۆنا توانیوێتی بەرهەڵستی بکات و بەرگری پەیدا بکات و هەروەها بێگومان باسی چارەسەریەکانیش ڕێنمایی پێویستی پێدات کە دەربارەی ئەو چارەسەریانێت چۆن بەکاری بهێنێت و دوای ئەوەش توشبوانی نەخۆشیە درێژخایەنەکان توشبوانی نەخۆشی شەکرەمان هەیە توشبوانی بەرزەپەستانی خوێنمان هەیە هەموو ئەوانە سوودێکی زۆریان لە فاسکەیر بینیوە و بێزگەلەوە بە ساڵاتچوان ئافرەتانی دووجیان و منداڵان هەموو ئەو کەیسانە سوودیان لە فاسکەیر بینیوە.
دوایەوەی کە تیمەکەتان دروست کرد چۆن بڵاوتان کردەوە بە ناو هاوڵاتیاندا تا بزانن کاتێک کە پێویستیان پێ بێ و پەیوەندی بە ئێوە بکەن ئەو ژمارانێت چۆنتان بڵاو کردەوە بە چ شێوازێک بووە یەکسەر هاوڵاتیان پەیوەندیان پێوەکردن. ڕاستی ئێمە لە پلانمانەوە بوو کە بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکانی شارەکان پرێس کۆنفرانس بکەین و لە زۆربەی شوێنەکان پرێس کۆنفرانسمان کردووە و بەڕێوەبەرە تەندروستیەکان خۆیان باسی فاسکێریان کردو بۆ ئەوەی زیاتر بچێتە ناو خەڵک و ئەو ژمارە مۆبایلانە لە لای خەڵک ئاشنا بێت چونکە خۆ دەزانی ینی بێگومان کاری ئێمە لە ڕێگەی ئەوەیە کە ئەوەی کە نەخۆشە ئەوەی کە پێویستی بەو پشکنین و سارەسەریانەیە پەیوەندی بە تیمەکانی فاسکەیرەوە بکات اینجا دەتوانن بچنە لای تیمەکان. بۆیە ئێمە لە ڕێگەی پرێس کۆنفرانسەکانەوە لە ڕێگەی سوۆسیال میدیاوە ئێمە هەوڵی بەردەواممانداوە بۆ ئەوەی زۆرترین کەس لە هەموو شار و شارۆچکەکان دەستیان بەو ژمارە مۆبایلانە بگات و بتوانن پەیوەندی بە تیمەکانی فاسکەیرەوە بکەن. لە سەرەتا چەند کەس پەیوەندی پێوەکردن لە قۆناغی یەکەم؟ دەتوانم بڵێم لە قۆناغی یەکەم وەکو ژمارە نا بەڵام لە قۆناغی یەکەم بێگومان ژمارەکە کەمتر بوو چونکە ینی خەڵکێکی کەم ینی بەو ئاشنا بوو بە ژمارە مۆبایلەکان بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا دەتوانم بڵێم ژمارێکی باش ڕۆژانە لە هەموو شوێنەکان پەیوەندی دەکەن و تیمەکانیش ڕاستەوخۆ دەردەچن و پشکنینی پێویستیان بۆ دەکەن. تا چەند هەماهەنگێکی باشتان هەیە لەگەڵ کەرتی تەندروستی لەگەڵ کەرتە حکوومیەکان؟ بێگومان فاسکەیر بە سەرپەرشتی و چاودێری وەزارەت تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت و ئەوەی کە پێویستە بێگومان سەرجەم بەڕێوەبەرایەتی تەندروستیەکان لە شارەکان و لە ئیدارەکان ئاگاداری تیمەکانی فاسکەیرن و ئاگاداری ئەو ستافن کە لە فاسکەیر کار دەکات هەم لە پزیشک و هەم لە پەرستارەکان بۆیە ئێمە بەردەوام تەنسیقی بەردەوامان لەگەڵیان هەیە و سەرجەم ئەو داتانەی کە پێویستن بەردەوام ڕۆژانە بۆیان دەنێرین و ئاگاداری کارەکانی فاسکەیرن بۆ ئەوی لە نزیکەوە بتوانین ئێمە ئاگامان لە یەک هەبێت و هەروەها ئێمە ئیڤێنتیشمان بەردەوام هەیە لەگەڵیان کە بۆ نمونە لە شوێنە گشتیەکان بە هاوبەشی لەگەڵ ئەوان دەچین پشکنین و چارەسەر بۆ خەڵک دەکەین. باشە لە ڕووی دابینکردنی پێداویستیەکانەوە کێنەوەی کە فەندیەوەکەن؟ ئێمە لەلایەن کۆمپانیایەکەوە فەند دەکرین کە ئەوان پێداویستیەکانمان بۆ دابین دەکەن و لە ڕووی پێداویستی پزیشکیەوە هەموو پێداویستیەکانی خۆپارێزی سەلامەتی بۆ فاسکەیر دابین دەکرێن بۆ ئەوی ئەو تیمانە کە دەچنە لای نەخۆشەکان وەکو گوتم بێگومان ژمارەیەکی زۆر لە توژبانی کۆڕۆنامان هەیە و ئەوەش پێویستی بەوەی کە تیمەکان ڕەچاوی خۆپارێزی تەواو بکەن بۆیە ئێمە تیمەکانمان بە سەرجەم پێداویستەکانی خۆپارێزی تەندروستیەوە سەردانیان دەکەن و چارەسەریان بۆ دەکەن. تیمەکانتان لە کێ پێک هاتوون ئەو کەسانی کە بەشدارن یاخودەوانی کێنە ناو تیمەکەتانەوە وەکو باسی شت کرد کە ڕۆژ بە ڕۆژ بەرەو فراوان بوونە ڕوات ئەوانە زیاتر خوێندکاری پزیشکین یاخود چ کەسانێک کەیانەوێ بەشدار بن؟ ئێمە تیمەکانمان هەر تیمێک لە پزیشکێک و پەرستاری پێکاتوە وە قوتابینین ئەوانە هەمووی دەرچووی کۆلێژن پزیشکەکە کە دەرچووە و پەرستارەکەش بە هەمان شێوە دەرچووە و زانیاریەک و باگراوندێکی باشیان هەیە لەسەر هەم ئەو پشکنینانی کە ئەنجام دەدەن هەم چارەسەریەکان بۆیە ئێمە هەر تیمێک لە فاسکەیر لە پزیشکێک و پەرستاری پێکاتەوە ئەوانە بە ئەزمموی خۆیان بە بەکارهێنانی ئەو زانیاری کە هەیەە دەچنە لای نەخۆشەکان و پێداویستیەکانیان بۆ دەبن و ینی پشکنینەکانیان بۆ دەکەن. باشە گەر بێت و هەرچەندە تیمەکانتان زۆر بۆ فراوان بووە بەڵام ئەگەر بێت و کەسانێک لە دەرەوەی ناوچە یاخود ناوچە دوورە دەستەکان بن چۆنێوە توانن فریان بکەون بە چ شێوازێکە چن ئەگەنە لایەن؟ وەکو گوتم ئێمە لە گوندەکانیش تەنانەت تیمەکانمان چوونە و بەڵێ حاڵەتمان هەیە کە بەردەوام سەردانی گوندەکان دەکەین بە تایبەتی لە ئیدارەکان بۆ نمونە لە کۆیە لە هەڵەبجە لە سۆران ئەوانە کە هاوڵاتی لە گوندەوە تەلەفۆن دەکات ئێمە چەند ڕۆژێک دادنین تایبەت بە گوندانەوە دەچین هەموو ئەوانی کە لەو گوندە پێویستیان بە پشکنین پێویستیان بە چارەسەر هەیە تیمەکانمان چارەسەریان بۆ دەکەن بۆیە وەکو گوتم ینی بەردەوام تەرکیزیشمان لەسەر ئەوە بووە چونکە دەزانین ئەوان دوورە دەستن لەوانەیە لە چاو ئەوانی کە لە ناو شارن نەتوانن دەستیان بگات بە نەخۆشخانەکان بە خزمەتگوزاری تەندروستیەکان بۆیە هەوڵی بەردەواممانداوە و دەتوانم بڵێم بۆ بەشێکی باشیان دابین کراوە. زۆر باشە ئەو تیمە پزیشکیانەی کە ئێوەیان نێرن یاخود بەشدارە بن لەو کار و چالاکیانەتانە پسپۆریان لە هەموو بەشە پزیشکیەکاندا هەیە یاخود تایبەت و جیاکراونەتەوە بەپی داواکاری نەخۆشەکان یان پزیشکەکان کە دەرچوونە پسپۆریان جارێ وەرنەگرتووە بەڵام بە شێوەیەکی گشتی زانیاریان لەسەر زانیاریە پزیشکیەکان و خزمەتگوزاریە پزیشکیەکان هەیە چونکە ئەوان دەرچووی کۆلێژی پزیشکی گشتین 6 ساڵ لەسەر هەموو ئەو پشکنین هەموو ئەو چارەسەریانە خوێندویانەکە پێویستن بۆ کەیسێکی سەرەتایی و ئێمە بەردەوام لە فاسکەیر ئاماژەمان بۆ داوە کە ئێمە
پشکنینە سەرەتاییەکان بۆ نەخۆش دەکەین. کەیسی وامان هەبوو کە پێویستی بەوە بووە پزیشکی پسپۆر لە بواری خۆی بیبینێت. ئێمە ڕاستەوخۆ پێی دەڵێن کە پێویست بۆیە پزیشکی پسپۆر بتبینێت، بەڵام ئەوانی کە چارەسەری پێویست و سەرەتاین و پشکنینی سەرەتاین پزیشکەکان و پەرستارەکان دەتوانن بۆیان ئەنجام بدەن. زۆر باشکەواتە ئێستا ئێوە بەنیازن کە تیمەکەتان فراوانتر بکەن یاخود گەنجان بە چ شێوازێکیان و هەستی خۆبەخشیانتیان بە خۆشحاڵی دەتوان پێ بڵێم زۆربەی هەرە زۆری تیمەکانی فاسکەیت لە گەنج پێکاتوە بەشێکی زۆریان ینی بۆ پەڕی چالاکیەوە هەوڵ دەدەن و ینی زۆریان پێخۆشە کە خزمەتی خەڵک دەکەن بەو شێوەیە لە بەرامبەریش بێگومان بەردەوام دەستخۆشێکی زۆر باشمان بۆ دێت بۆیە ئێمە بەردەوام هەوڵمان داوە کە گەنجان ینی بەشداری پێ بکەین لە فاسکەیر و بتوانین ڕۆڵێکی باشیان هەبێت لەو خزمەت گوزاریانی کە فاسکەیر پێشکەش بە هاوڵاتیانی دەکات. بۆ هیواین ئێمەش هەمیشە بەردەوام بن. زۆر سپاس کاک ئەنەت هاوار کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامی بۆ تیمەکەتان و سەرپەرشتیاری بەڕێستان تیمی فاسکەیر بوون. زۆر سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتن. بەڵێ ئێستاش با بەیەکەوە ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین کەشوهەوا چۆنە بێت. ئەمڕۆ ژمارەیەک چالاکی ڕۆشنبیری و هونەری لە چەمچەماڵ بەڕێوە دەچێت و بڕیار بوو ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت ئەو چالاکیانە. ئێمە میوانداری بەختیار شەریف کە بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵمان کردووە لە چەمچەماڵەوە لەگەڵمان دەبێت. بەیانیت باش، ڕۆژت باش کاک بەختیار، پێمان بڵێ ئەو چالاکیە هونەریانە چییە کە ئەمڕۆ لە بەڕێوەبەرایەتیەکەتان ئەنجامتاندا و کاتژمێر چەند دەست پێ دەکات؟ بەیانی بەڕێزت باش، بەیانی بینەرانی کوردستان 24 باش. بەڵێ زۆر سپاس کاک بەختیار. ئەو زنجیرە چالاکی کەوا بڕیارە ئەمڕۆ فەرموو بەردەوام بە بگورە. بەڵێ ئەو زنجیرە چالاکی کەوا بڕیارە ئەمڕۆ لە چەمچەماڵ ئەنجام بدرێت بەشێکە لەو کار و پرۆژانەی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەر لە سلێمانی بەشی ڕۆشنبیری و هونەری چەمچەماڵ
بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی دیرگای نوێکە ڕێکخراوێکی لە سنووری قەزای چەمچەماڵ بۆ ڕۆشنبیری و پێگەیاندنی تاکە ئەم زنجیرە چالاکیانە سەرەتا ئێمە بە هەڵدانی چەند باڵندەیەک کە کۆترە دەست پێ دەکەین. ئەم باڵندانەمە بەسمان لە دوو پەیامانە پەیامی ئاشتی چەمچەماڵ بۆ هەموو کوردستانەوە بۆ هەموو جیهان و هەروە پەیامێکی کەشمان پاراستنی ئاژەڵ و باڵندە شێوەیەکانە پەیامێکی ژینگەیە بۆی کە هەمومان باڵندە و ئاژەڵمان خۆش بێ بۆی ژینگەیەکی دروستمان هەبێت. و بەشێکی کرد لە چالاکیەکانمانکردنەوەی چەند پێشانگایەکە چ پێشانگای فۆتۆگرافی بێ یاخود پێشانگای شێوەکاری یاخود پێشانگای بەهرەی گەنجان بێ و لەگەڵ پێشانگای خۆشنووسی و دواتر ئێمە لە ناو هۆڵی ڕۆشنبیری مۆڵی کەوایەستە تێداین چەند چالاکی کەمانە بێت چەند وتارێکە بێت دواتر کۆنسێرتی تاکژەنیمانە بێ بۆ ژمارەیە کچی چەمچەماڵ کام کچانە سەر بە گروپی شەمی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لقی چەمچەماڵە بن و دوای ئەو کۆنسێرتی تاکژەنێ جارێکی ماچینەوە دەرەوەی هۆڵ ئەچینەوە باخچە ئەچینەوە سەرشەقام بۆی زنجیرێ چالاکی کەمان هەبێت چالاکی کەلتوریمان هەبێت لەوانە هەڵدانی ڕەشماڵ بێ یاخود کاری دەستی خانمان بێەوە چەند چالاکیێکی کەمانە بێت لەو چالاکیانەمان پێشانگای ئاڵوگۆڕی کتێبە کە بۆ نمونە من کتێبێکم لە ماڵەوە هەیە خوێندومەتەوە ئێستا ڕەنگە بە کەڵکی من نیا لێرە لەم پێشانگایەدایانە بۆی کەسێکی کە سوودی لێ ببینەوە من لەو پێشانگایەکی لەو کتێبان نابم کە دڵخوازی خۆم و خۆم لامەوە گرنگە. دوای نیوە ڕۆژ لەو پلانی کە دامان ناوە زنجیرێتر چالاکیە چالاکیەکانمان جگەلەوەی کەەوە پێشانگایانە بۆ ماوەی هەردوو ڕۆژەکە بەردەوامە بێ نمایشێکی وەرزشی کاراتیمان هەیە کە کچانی فێرگەی یانەی وەرزشی چەمچەماڵ ئەنجامی ئەدەن دواتر کۆنسێرتێکمانە بێ بۆ گروپی مەحوی کە گروپێکی تایبەتە بە دەفژەنین و مەقامات بەڵێ ئەمە چالاکیەکانی ئەمڕۆمان بوو. بەڵێ کاک بەختیار باسیوت کرد کە باسیوت کرد کە چەند پەیامێکتان هەیە لە ڕێگەی ئەم لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا و لە ڕێگەی ئەم کار و چالاکیە هونەریانەوە جیالەوە بە گشتی ئامانجتان لە ڕێکخستنی ئەم فستیڤالە چی بوو و بە چ بۆنەیەکەوە بوو کە ڕێکتان خست و ئەنجامیەدەن؟ بەڵێ خۆی لە ڕاستی ئەم فستیڤالە بۆیە لە مانگی سێ ئەنجامان بدایە لەبەرەوەی ئەم فستیڤالە بە بۆنەی ڕۆژی ڕزگارکردنی چەمچەماڵ لە ڕاپەڕینی ساڵی 1991 بوو و هەروەها بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنان بوو بەڵام بەداخۆ بۆی ئەو بارودۆخی کە ئەو کات هەرێمی کوردستان و سەرانسەری جیهانی گردەوە کە بارودۆخی هاتنی نەخۆشی کۆرۆنا بووە دواتر کەرەنتینەی سەر تاسەری دەستی پێکرد نەماتوانی لە کاتی خۆیدام چالاکیان ئەنجام دێن بۆیە چالاکیەکانمان دواخست بۆ ئەم وەرزی پاییز بەڵام لەم کاتەدا ئامانجمان ئەوە بوو کە چکە بەشێکی زۆر لە چالاکیەکانمان چالاکی خانمانە بۆیە کردمان ئەم کاتەوە بۆی لەگەڵ هەڵمەتی نیشتیمانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژی خانمان یەکانگیر بێتەوە چالاکیەکانمان چکە وەک گوتم بەشێکی زۆری تایبەتە بە خانمان ئامانجمان بوو کە لەم کاتەدا بێت کە پەیامێک بنێرین بۆ هەموو لایەکە لە چەمچەماڵەوە چەمچەماڵ کە شارستانێتێکی بەردەوامی هەیە لە مێژووە تا ئێستا خانمانی ئێمەش بە ئیش و کارە جوانەکانیان نمایشی ئیش و کارەکانەکەن و بە ئیش و کارەکانیان پەیامەکەدەن بە هەموو جیهاناکە ئەوە ئێمەین ئەوە ژنی چەمچەماڵەکە سەرڕای ئەوەی کە لە زۆر شوێن ڕەنگە باسی ئەو کرێت کە تونوتیژی هەیە یاخود چەند حاڵەتێکی نەخوازراو هەیە لە چەمچەماڵدا بەڵام لە هەمان کاتە زۆرینەی ژنان زۆرینەی کچانی ئەم سنوورە کاری هونەریەکەن کاری ڕۆشنبیریەکەن کاری دەستیەکەن کە ئەو بەرهەمانی خۆیان نمایشەکەن و پەیامێ بێ بۆ هەموو خەڵکی. بەڵێ کاک بەختیار ئەو تیمانەی کە بەشدارن یاخود ئەو گروپە میوزیکیانەی کە لەوێ بەشدارن سەرجەمیان لە ناو چەمچەماڵن یاخود لە هیچ شار و شارۆچکەیەکی ترەوە هاتوون و بەشداریان کردووە؟ گروپە میوزیکیەکان سەرجەمیان چەمچەماڵن شێوەکاریەکان چەمچەماڵن فۆتۆگرافیەکان چەمچەماڵن خۆشنووسیەکان هەر چەمچەماڵن بەڵام بۆ کاری دەستیەکە چەند کەسێک لە دەروی چەمچەماڵ بڕیارە بەشداری بکەن لەگەڵمانە ئەگینا سەرجەمی کاری چەمچەماڵ و دەوروبەرێتی کە هەر سنووری ئیداری چەمچەماڵەکات. بەڵێ بەڵێ کاک بەختیار ئەو کارانی کە کردوتانە بە تایبەت پێشانگە کاری دەستیەکان فۆتۆگرافەریەکان تا چەند نەتوانن ئەو گەنجانە سوودمەند بن لە یاخود ئەگەر بکرێت زیاتر بۆمان باس بکەیت لە چیدا بەرهەمەکانیان خۆی بینێتەوە ئەتوانن کە کەسانێکی دیکە بیکردن و ئەوانیش سوودمەند بن؟ بەڵێ کارە فۆتۆگرافیەکان چەند تابلۆیەکە تابلۆی سروشتە تابلۆی ژنانی دەستڕەنگینەکە لە چەمچەماڵ بۆ نمونە کاریان کردو یاخود
ئەو کەسانن کە لە ناو چەمچەماڵە کە زیاتر لە چاوی فۆتۆگرافەرەکەەوە پیشانی خەڵکە درێکا و فۆتۆگرافەرە بۆ خۆی ئەو وێنەی لا جوان بۆ یاخود دیمەنێکی لا جوان بۆ وێنەی گرتووە ئەوە کراوە بەڵام تابلۆکانیشمان تابلۆی چەند کەسێکە کامیان خانمن تابلۆی شێوەکارین تابلۆی هوەرین کە بۆ خۆی بە ڕوویای خۆی بە دنیابینی خۆی کێشاوێتی وە لە بە دەست و فڵچەی خۆی کا وێنانی کێشاوەکە بیرکردنەوەی خۆی خچۆتە سەر تابلۆکە و ئەمڕۆ نمایشێکە بۆ فرۆشتنەوەکەوێتە سەر شێوەکارەکە خۆی یاخود ئەو ئامادەبوانی لەوێن ئایا ئەتوانن ئەو تابلۆیانە بکردنەوە یاخود ئەو فۆتۆیانە بکردنەوە ئەوە ئێمە ناتوانین لێسیا بڕیان لەسەرەوە بدەین. بەڵێ باسیەوە کرد بەڵێ هەندێک کەسێ بۆ خۆی وێنەیەکە گرێ بە نیەتی فرۆشتنەوە نایکات. ڕاستە بەڵام هەندێک کاری دەستی هەیە یاخود ئەو بەرهەمانەی کە لە پێشانگای کاری دەستی خانماندا ئەخرێنە بەردەست میوانەکان پێ دەچێت سوودمەند بن یاخود بۆ کارێکی خۆبەخشی بەکار بهێنرێتەوە و تێچووەکەی سرف بکرێتەوە لە نەخۆشەکان یاخود توشبووان هیچ پرۆژێکی ئاوا هەیە لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا؟ کارە دەستەکان سەررجەمیان بۆ فرۆشتنە چونکە ئەو خانمانی کە ئەو کارانیان کردووە بۆ خۆیان پێشتری ژەر ئەوی شیان کردووە بۆ ئەویانە کە سوودێک بگەێنە سوودێکی مادی کەم چونکە هەمووان نەزانین ڕەنگە و نرخەی کە بۆ کارە دانرێ بایی تێچۆکەی نەبێت بەڵام ئەمە وەک هاندانێکە بۆ خانمانە بۆی بەردەوام بن لەیش و کارەکانیان بێگومان ئیتر ئەوە لای ئێمە دامان نەناوە ئەو بەرهەمانی کا فرۆشە داهاتەکەی بچێ بۆچی شوێنێک چونکە ئێمە وەکو هاندانێک لێرە ئامانزمانەوە بۆ کە هەنی ئەو خانمانە بدەین بۆی بەردەوام بن لەی شوکارەکان بەڵام ئەو بۆ خۆیان ئازادە بن ئایا ئەو داهاتی دەستیان نەکەوێت لەم دوو ڕۆژەدا ئەیدەنەوە ئیشی کە یاخود ئەیدەنە شوێنێکی خۆبەخشی سەرکەوتوو بن ئینشاءڵڵا و خانمانە و تەواوی ئەم دوو ڕۆژەش کە ئێوە چالاکیەکانتان بەردەوامە بێت. کاک بەختیار لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا وەکو زانین قەرباڵغیەک دروستە بێت لە ناو فستیڤالەکە یاخود لە شوێنی کار و چالاکیەکان ئێوە چۆن توانیوتانە یاخود چۆنی ڕێنماییە دەن بە هەم سەردانیکاران و هەم بە بەشداربووانیش کە بتوانن ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و خۆیان بپارێزن؟ بەڵێ وەکو هەمووان نەزانین ئێستا لە سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستاندا سەرجەم کار و چالاکیەکان کە دەستی پێ کردوێتەوە بە پابندبوون بە ڕێنمایە خۆپارێزیەکان ئێمەش لە وەزارەتی ڕۆشنبیری لاوان لە مانگی نۆوە کە دەستمان کردوێتەوە بە کار و چالاکیەکان سەرجەم کار و چالاکیەکانمان بە پابندبوون بە ڕێنمایەکان بووە ئێمە بە خۆشحاڵیەوە بە سوپاسەوە کە دەستگای مرۆیی مام پێداویستەکانی خۆپارێزی بۆمان دابین کردووە و ئێمە ئەو دەمامکمان داناوە بۆ ئامادەبانی کە دێنە ئەوێ و لە پێشەوەی ئەوان بێنە ناو هۆڵەکە یاخود بێنە ئیش و کارەکانیان ئێمە ئەو دەمامکانەدا ئەنین بۆی بەکاری بێن و ڕێنمایە نەکەین کە خۆپارێزی بکەن و پابندبوون بە ڕێنمایەکانەوە بن. بەڵێ کاک بەختیارە زانین کە کۆرۆنا بۆتە بەربەست لە بەردەم هەموو کار و چالاکیەکانی جیهان نەک هەرێمی کوردستان یاخود شار و شارۆچکەکانی بەڵام ئەوەی کە پێداویستیە بۆ بەرەو پێشبردننی هوەر و ڕۆشنبیری لە ناو چەمچەماڵدا چییە؟ جیا لەوەی کە کۆرۆنا ڕاستە ئازانین کە ئەوە بەربەستێک بوو بەڵام ئێوە ئەوەی کە بە پێویست ێزانن چییە؟ بەڵێ ئێمە پێش کۆرۆناژ ئێمە گەورەترین کێشەمان نەک لە چەمچەماڵ هەرێمی کوردستان نەبوونی بودجێ لەبەری هەمومان ئەزانین ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە بارودۆخێکی دارایی خراپدایە کە ناتوانین بودجە دابیکەین بۆ کار و چالاکیەکان ئەمە بۆ خۆی بۆتە گەورەترین کێشە و بەربەست لە بەردەم کار و چالاکیەکانماندا و ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەین لە پاڵ ئەوەی کە ئازانین ئێستا هەموو هەوڵەکان بۆ دابینکردنی موچەیە بەڵام بەشە بودجەیەک تەرخان بکرێت بۆ کاروباری چالاکی ڕۆشنبیری و هوەری و بە تایبەتی بۆ شوێنە دوورە دەستەکان چونکە ڕەنگە ئێمە لە شوێنێکی وەکو چەمچەماڵ کۆمپانیایکی گەورەی وهای لێ نەبێت کە بۆ کارێک سپۆنسەریمان بکات ڕەنگە نەتوانین ڕوو لە شوێنەکانی کە بکەین یاخود ئەوان بۆ نموناچیتە کۆمپانیایکی گەورە لە سلێمانی یاخود لاولێر ڕەنگاویش سپۆنسەری دەستگای کەی کرد بێ پێشتر نەتوانێت هاوکار ئێمە بێ بۆیە داواکاریمان لە حکوومەتی هەرێمەوە وەزارەتی ڕۆشنبیری لاوان کە ئەو کەم تەرخەمی نەکردو لە ڕاستیدا بەشە بودجەیەکی تایبەت تەرخان کرێ ساڵانە بۆ کار و چالاکیەکان و بەسەر شوێنەکانی ژێردەسەڵاتی خۆیدا دابەشی بکات تا بتوانین بەردەوام بین لە کار و چالاکیەکانمان چونکە ناکرێت لەم بارودۆخەدا کە خەڵک لەو پەڕی بێ هیواییدایە خەڵک لەو پەڕی بێ متمانەیدایە ئێمە سەرجەم کار و چالاکیەکانیشمان ڕابگرین. بەڵێ کەواتە ئەم کار و چالاکیانەی ئێوە بە تایبەت لە ڕووی فستیڤالەکەتان لە چوارچێوەی ئەو فستیڤالەکە بۆ ماوەی دوو ڕۆژ بەردەوامە بێت
تا چەند توانیوتانە ئەو پێداویستیانەیە یاخود ئەو پێداویستیە هونەریانەی کە هەیە بۆ چەمچەماڵ پڕیکەنەوە هەم لە ڕووی یاخود بڵین دڵدانۆیەک بۆ هەموو هاوڵاتیان کە لە بارودۆخێکی ناهەمواردان یاخود هەر بوارێکی دیکە بێکەوە توانی بێتان گرنگی پێبن و ببێتەوەی ئەوەی کە خەڵکانێکی پێدڵخۆش بن. بێگومان سروشتی مرۆڤ بۆ خۆی وایە کە حەزی بە شتی زیاترە بێ حەزی بە شتێکە بینی حەزی بە شتێکی کابێ بۆ ئێمە لێرە ناتوانین بڵین 100% ئەتوانین دڵخوازی خەڵک بین یاخود ئەو پێداویستی هونەریانە کە بۆ خەڵک ئێمە دابینی بکەین بەڵام ئێمە هەوڵمانداوە زۆرترین کار و چالاکی ڕۆشنبیری و هونەری و ئەدەبی لەم دوو ڕۆژەدا نمایشکەین بۆی زۆرترین خەڵک سوودمەند بێلەی و خەڵکانی کەش ڕەنگە تموحی زیاتریان هەبێ ڕەنگە چاوەڕێشتی زیاتریان لێمە کرد بێ کە حەقی خۆیانە بەڵام بەداخەوە ڕەنگە ئیمکانیاتەکار ئەوە نەبێ وەکو کورد دەڵێ لەم قوڕە هەر ئەوەنە تۆز هەڵەسێ لەم کاتەدا. بە هیوای بەردەوامیتان و کاری باشتر و بەردەوامیدان زۆر سوپاس بەڕێز بەختیار شەریف بەڕێوەبەری هونەر و ڕۆشنبیری چەمچەماڵ کە ئەمڕۆ لەگەڵمان میوان بووی. زۆر سوپاس بۆ بەڕێستان. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆم دەرفەتە. بەڵێ ساڵانە لەم کاتەی وەرزی ساڵدا گوڵەکانی درەختی جەکەراندا لە ئەرجەنتین دەپشکێن و چرۆ دەکەن. ئەوەش دیمەنێکی سەرنجڕاکێشیە و شارەکە بە ڕەنگی مۆردا دەپۆشێت. لە ماوەی 10 ساڵی ڕابردووشدا ژمارەی درەختەکانی جەکەراندا لە ئەرجەنتین بە ڕێژێکی زۆر زیادی کردووە کە لە 150 بووە و ئێستا نزیکەی 40,000 درەخت لەو جۆرە لە وڵاتە هەن و ناوی درەختی جەکەراندا بە زمانی ئەمریکایی لاتین واتە بۆنی خۆش. با ببینین بزانین چه ڕنگ و بۆنێکی داوە بەو ناوچەیە. هەموو ساڵێک لە مانگەکانی کۆتایی ساڵدا گوڵی درەختەکانی جەگەراندا لە بۆینس ئایرسی پایتەختی ئەرجەنتین شکۆفە دەکەن و دەپوشکون. ئەوەش شارەکەی بە ڕەنگی مۆردا پۆشیوە و سەرنجی خەڵک و ڕێبوارانی ڕاکێشاوە. چەند ساڵێکیشە حکوومەتی ئەرجەنتین گرنگێکی تەواو بەو جۆرە درەختە دەدات. بە شێوەیەک لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ژمارەی درەختەکانی جەکەراندا لەو وڵاتە بە ڕێژەی 150 زیادی کردووە. ئێستاش نزیکەی 40,000 جۆر درەختی جەکەراندا لە ئەرجەنتین هەیە. ناوی درەختی جەکەراندا بە زمانی دانیشتوانی ڕەسەنی ئەمریکای لاتین بە مانای بۆنی خۆش دێت. لە بنەڕەتیشدا درەختەکە جگەلەوەی ڕەنگێکی مۆری جوانی بە شەقام و شۆستەکانی شاردا بەخشیوە هاوکات بۆنێکی خۆشیشی بە وڵاتەکەدا بڵاو کردوتەوە. هاوڵاتیانی ئەو وڵاتانەی دەکەونە سنووری جوگرافیای ئەمریکای لاتین زۆر گرنگی بەو درەختە دەدەن و پارێزگاری لێ دەکەن. هەرچەندە درەختی جەگەراندا لە چەندین وڵاتی جیهاندا هەیە بەڵام نیشتیمانی ڕاستەقینی ئەم درەختە وڵاتانی بەرازیل، پارەگوای، بۆلیڤیا و ئەرجەنتینە. چونکە ژمارەی درەختی جەگەراندا لەو 4 وڵاتە لە هەستێکی بەرزدایە و بەردەوامیش لە زیادبووندایە. هەروەها کەشوهەوای ئەو وڵاتانە بۆ پەروەردەکردن و گەشەکردنی درەختەکە گونجاوە و یارمەتی دەرە. ئێستاش درەختی جەگەراندا لە زۆرینەی شەقامەکانی وڵاتانی ئەمریکای لاتین ڕوێندراون و ڕەنگی مۆری درەختەکەش شارەکانی ڕازاوتر کردوتەوە. زیاتر لە 300 ساڵە ئاشێکی ئاو لە رووسیا دروست کراوە و تا ئێستاش ماوەتەوە و کارەکات. ئەم ئاشا هەفتەی چەند ڕۆژێکیش کارەکات و بڕێکی زۆر بەرهەمەدانەوێڵەکانە هاڕێت. هەروەها گەشتیارانیش بۆ بینینی ئاشەکە ڕۆژانە سەردانی ناوچەکەکەن هەرچەندە حکوومەتی وڵاتت داوای کردبوو کە بکرێتە شوێنەوار و بمێنێتەوە بەڵام هێشتا کار دەکات و دانەوێڵەکانە هاڕێت و خەڵکیش بۆ بینینی سەردانێکە با ببینین بزانین چۆن ئەو هەموو ساڵە ماوەتەوە خۆی. زیاتر لە 300 ساڵە ئاشێکی ئاو لە رووسیا دروست کراوە و تا ئێستا کار دەکات. ئەم ئاشا هەفتەی چەند ڕۆژێک کار دەکات و بڕێکی زۆر بەرهەمە دانەوێڵیەکان دەهاڕێت. هەروەها گەشتیارانیش بۆ بینینی ئاشەکە ڕۆژانە سەردانی ناوچەکە دەکەن. ئاشێکی ئاو لە رووسیا کە نزیکەی 60 کیلۆمەتر لە سەنتەری شاری مۆسکۆ دوورە و زیاتر لە 300 ساڵە دروست کراوە و هەموو کەلوپەل و پێداویستەکانی کۆن بوون بەڵام لە کار نەکەوتون و هێشتا بەرهەمە دانەوێڵەیەکان دەهاڕێت.
کارکردنی ئاشەکە پێویستی بە وزەیەکی زۆری ئاو هەیە. پێشتر تا ساڵی 2007 زۆر بەباشی کاری کردەوە، بەڵام بەهۆی بەکارهێنانی بەهەڵات چەند بەشێکی تێک چووە. ئاشەکە بەرهەمەکان زۆر بەباشی دەهاڕێت و توانایەکی زۆر باشی هەیە. چەند جارێک داواکراوە ئاشەکە وەک بەشێک لە کولتور و شارستانیەتی رووسیا پارێزگاری لێ بکرێت و کاری پێنەکرێت. بەڵام لە هەفتەیەکدا چەند ڕۆژێک کاری پێدەکرێت و بەرهەمە دانەوێڵەیەکان دەهاڕێت. هەروەها ڕۆژانە سەدان گەشتیار بۆ بینینی پێشوازی کارکردنی ئاشەکە بەو تەمەنەوە سەردانی ناوچەکە دەکەن. بۆ بینینی شێوازی کارکردنی ئاشەکان لە کۆنجا هاتوین. دەمانەوێت بزانین و ببینین لە سەردەمی کۆن چۆن کارەکان جێبەجێ کراون. لە ڕابردوو دیزاین و تەکنیکی جوان بۆ دروستکردنی ئاش نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەوڵەکان بۆ دامەزراندنیان نەوەستاون. لەگەڵەوەی پێشکەوتنی تەکنەلۆژیا کارەکانی زیاتر ئاسان کردووە و وای کردووە بە کەمترین ماوە گەورەترین کار ئەنجام بدرێت. بەڵام وای نەکردووە ئاشێکی تەمەن 300 ساڵی لە رووسیا لە کار بکەوێت. لە کاتێکدا ئاشەکە بۆ هاڕینی بەرهەمێکی دانەوێڵە پێویستی بە 30 جار سوڕانەوەی بەردەکانی هەیە. بێگومان هەر شوێنێکی سروشتی یاخود ئەگەر بە کەرەستەی سروشتی دروست کرابێت توانای بەرگەگرتنی زیاترە بێ، بۆیە ئەو ئاشەش بۆ ماوەی 300 ساڵ ماوەتەوە کە لە تەختە و داری زۆر بەهێز دروستکراوە و پێدەچێت سەرمای ئەو شوێنەش یاخود کەشوهەوای شوێنەکەش وای کرد بێ زیاتر بەرگە بگرێت و بمێنێتەوە. ئێستا با بەهای دراوە بیانیەکان و نرخی زەر لە بازاڕەکانی هەرمی کوردستان ببینین. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,400 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 149,500 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 166,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 16,600 دیناری عێراقیە و 100,000 تومەنی ئێرانی 5,100 دیناری عێراقیە. مسقالێک زێڕی ئایار 24یش 360,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 370,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 18 269,000 دیناری عێراقیە. وەکوە بینین کە گۆڕانکاریەک یاخود بەرزبوونەوەیەک لە نرخی لە بەهای دراوەکاندا ڕوویداوە، هەر لە بەهای دۆلارەوە تا لیرەی تورکی و تومەنی ئێرانیش کە دوێنێ 4,100 دینار بوو، ئێستا بۆتە 5,100 دیناری عێراقی. ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپا بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئاژەڵ و پەلەوەرەکان لە ناو دەبن و ژمارەیەکی دیکان پارێزگاریان لێ دەکەن. لە ئیتالیا کە یەکێکە لەو 6 وڵاتی تێدا ئاژەڵ و پەلەوەرەکان تووشی کۆرۆنا بوون، چونکە کۆرۆنا زۆر بڵاو بووە لەوێ. ئێستا لە پرۆژێکی گاوداریدا کار بۆ پاراستنی ئاژەڵی مینگ دەکرێت و ڕێگری لە توشبوونیان بە کۆرۆنا دەکرێت. لە ئیتالیا لۆمباردی دە چێرگەهەگێدا 3,500 مینگ تێنە خۆدیکردن و پرچاوان دە چێکردنا جلان دە تێبکارانین. خۆدی ئێوەی چێرگەهەیە ترساویش ستاندنا بریارên bêbingeh heye derbarê van çêrgehan de. Ez ji hemû fişarên vîrusa koronayê natirsim. Ji ber ku ev tirs ne tenê li nav çeyên me heye, lê di nav hemû civakê de belav bûye. Dema hin biryarên bêbingeh têne standin, di duliyê li cem çê dike. Em hemû karînên xwe dikin ji bo em ajarên xwe ji vîrusê dûr bixin. Ji ber belavbûna vîrusa korona li Denîmarkê hikûmetê fermana darvekirina 15 milyon mînka da. Vêyekê jî bandor li ser çêrgehên welatê İtalyayê jî çêkir. Ez divê barê de me ku hin biryarên bilez li Danîmarkê hatine standin, bê tu biryareka wê yasayî hebe û hikûmet bi xwe jî lê mukir hat. Serok wezîran jî lêborîna xwe ji corê bi rêvebirnê xwest. Lê li İtalyayê rewş ciyawaz e. Li cem me jî hejmareke kêm ji çêrgehan di robereke berfireh de ji zeviyê heye. Lê li Danîmarkê di robereke gelekê kêm 1200 çêrgeh hene. û ji aliyê aborî ve jî bi sûd e.
ji ber vê yekê ez divê baweriyê deme ku biryar bi bê binge hatine bilavkirin. یەک ji xwediyê kompanya Dilera ya Cilan dibêje dema ajal tûşî vîrusa koronayê bibe ew ji guhertinên di pirca wan de naz dikin. Ajalên vê çêrgehê bi wirdî wek zarokan têne bixwedîkirin. Ji ber heger yek ji van ajalan bi vîrusê ket, wê demê nîşane li ser wan dê diyar bin. û ev yek ji bo me giring e ji ber em giringiyê bi pirca wan didin. Ev çêrgeh ji sala 2014 ve dest bi karê xwe kiriye li gor Rêxistina Tenduristiya Cîhanî ya ajalan belav kiriye. Welatê Îtalya jî yek ji 6 welatan bû got ajalê mînk tûşî vîrusa koronayê lêbûne. مێرمنداڵێکی تەمەن 12 ساڵان لە کازاخستان لە ڕێگەی باڵندەی هەڵۆ خۆی فێری ڕاوکردنی ئاژەڵ و باڵندەکان دەکات. ئەو هەڵۆیە لە باپیریۆ بۆ ئەو منداڵە ماوەتەوە و هێشتا بەخێویەکات و شارەزایی باشی لە ڕاوکردن هەیە. مێرمنداڵەکە ڕۆژانە لەگەڵ باوکی بە سواری ئەسپەکەی ڕاهێنان و ڕاوکردن دەکات. ساڵانە چەندین جۆر فستیڤال بەڕێوە دەچێت لە جیهاندا کە فستیڤاڵی پێنتا مەلەسانیا هوەری سەرشەقامی پێوترێ. ساڵانە لە مانگی حوزەیران ڕێک دەخرێت بەڵام ئەم ساڵ و کوزین بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە دواخرا هەموو ئەو فستیڤالانەی دیکەش و بڕیاریاندا کۆمەڵێک لە هونەرمەندان لە ناو بازاڕە میلیەکانی شاری مەدریدی پایتەختی ئیسپانیا کۆمەڵێک لە وێنە و یاخود تابلۆکانیان لەسەر شەقام و لەسەر دەڕابەی دوکانەکان بنەخشێنن و جیاواز و سەرنجڕاکێشیش دەرکەوت. بەتایبەت کاتێک کە دوکاندارەکان هاتن بۆکردنەوەی دوکانەکانیان بینیان بەو شێوەیە نەخشێنراوە سەر دەڕابەی دوکانەکانیان جێگەی دڵخۆشیان بوو. بەر لەکردنەوەی هەردووکانێک و هەڵدانەوەی دەڕابەکانیان وەک پێشانگایەکی هوەری دەردەکەوێت. بەڵام لە ڕاستیدا ئێرە بازارێکی گشتی و ئاسایی ناوەندی شاری مەدریدی ئیسپانیایە و بەرهەمی خۆماڵی و سەوزە و میوەی تێدا دەفرۆشرێت. بەڵام هوەری سەرشەقام بە نەخشاندنی چەندین تابلۆ و وێنەی سەرنجڕاکێش ڕنگ و جوانی بەخشیە ئەم بازاڕە. ڕێخەرانی فستیڤاڵی ساڵانەی پێنتا مەلەسانیا کە گروپێکی هوەری سەرشەقامن لە درنگانێکی شەودا و لە ناوبازاری مۆستێس بە نهێنی و بە ئارامی وێنە و هوەرەکان لەسەر دوکانەکان نەخشاند. لە کاتێکدا دوکانەکان داخرابوون هەرچەندە فستیڤالەکە ساڵانە لە مانگی حوزەیران بەڕێوە دەچێت بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا هەموو جوڵە هوەری و فستیڤالەکان لە ئیسپانیا وەستان. فیستیڤاڵی ئەم ساڵ جیاوازە لە سەرشەقام زیاتر چێژبەخشە وەک تیمێک کار دەکەین و چەند شوێنێکمان دیار کردووە و تەواوی ڕێکارەکانمان جێبەجێ کردووە. ئەمە پێنجەمین فستیڤاڵی پێنتا مەلەسینایە کە لە سەرانسەر جیهانەوە 300 پێشنیاری کاری هوەری نێردرابوون و تەنها 50 کاریان ڕەزامەندی لەسەردرا. هونەرمەندانی بەشداربووش سوورێکیان لە دەرەوەی مەدرید هاتبوون و بەشی زۆریشیان ژنان بوون و بە ناوی خوازرا و ناوە باوەکان خۆیان دەناساند. ئێمە لێرە درکمان با هوەر کرد کە دەتوانین بەبێ جوڵا گەشت بکەین گەشتی دوور چونکە لەم کاتەدا ناکرێت بەهۆی کۆڤید-19 بۆ یەکەم جار هەستم کرد کە بەناو بۆن و تام و کولتورێکی نوێدا گەشت بکەم و بوونە ئیلهامێکە تابلێک لە ڕەنگی جوانی ڕووەکەکان لەسەر پلێکانەکان بکێشم. کۆڤید-19 زۆرێک لە کارە هوەریەکانی وەستان لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی کاری تایبەتی هوەرمەندانیش. بە ئەنجامدانی ئەم جۆرە کارانەش نەک بۆ هوەرمەندان بەڵکو جێگەی دڵخۆشیە بۆ هاوڵاتیان کاتێک ڕوو دەکەنە بازار و شوێنە گشتیەکان تابلۆی ڕەنگین و سەرنجڕاکێش دەبین و ڕۆژێکی جیاواز بەڕێ دەکەن. تەنیا لە سەدا 11 هاوڵاتیان مۆبایل بۆ کارێکی دیاریکراو بەکاردەهێن. ئێستا پرسیارەکەین بۆ چی چۆن چونکە بەپێی ئەنجامی توێژینەوەیەک کە لەلایەن کۆلێژی ئابووری و زانستە سیاسەکانی زانکۆی لەندەن ئەنجام درراوە توێژەران ئەڵێن کە بەکارهێنانی مۆبایل بۆتە کارێکی سەرەکی ڕۆژانە.
هەمومان بەکارێنین بەڵام لە سەدا هەشتاونەوەی بەکارهێنەران بەبێ هیچ هۆکارێک مۆبایلە زیرەکەکان بەکارێنن تەنیا لە سەدا 11 بەکارهێنەرانی مۆبایل زیرەک بۆ کارێکی تایبەت و دیاریکراو بەکارهێنن بەپێی توێژینەوەکەی زانکۆی لەندەن زۆرینەی هاوڵاتیان مۆبایلە زیرەکەکانیان بۆ تووڕە کۆمەڵاتیەکان یاخود بۆ کارێکی تایبەت و فەیسبوک ئینستاگرام بەکارهێنن و جەختیشەکەنەوە خەڵکێکی زۆر لە بەکارهێنانی مۆبایل زیرەکدا ئالوودە بووە و کەسێک کە ڕۆژانە جگەرە دەکێشێت بە هەمان شێوە بەو شێوەیە خۆی پێوەگرتووە و مۆبایل بەکارهێنێت ئەگەرنا ئەو پرۆگرامانە کە لەناو مۆبایل زیرەکەکاندا هەیە چەندین کاری گەورە و پرۆژەی باشی پێ ئەنجامەدرێت بەڵام بەپێی ئەو توێژینەوەیە تەنها لە سەدا 11 خەڵک لە جیهاندا بۆ شێوەیە یاخود بۆ ئەو مەبەستە بەکارهێنن. بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باشم پێشکەشکردن بۆ هیوایم هەمیشە ماڵتان ئاوەدان و دڵتان ئاوەدان بێ و تا سبەی هەر شادن و کاتێکی خۆش ماڵ ئاوە.